دووبارە سڵاو لە بابەتێکی پەیوەست بە بابەتی وەرگرتنی گەرمی جوتیاران دەست پێ یەکەم کە ئەوەی تر وەرزی دروێنە خەریکە دەست پێەکە و بەرهەمی جوتیاران ئیتر لە مانگی ئایندە بە دیاریکراوی لە مانگی پێنجەوە لە هەندێک ناوچە بە تایبەت ناوچەکانی گەرمەسێر دەست بکرێ بە کۆکردنەوە و دوورینەوەی بەرووبوومی ئەم ساڵیان هەرچەندە تا ئەستێک بەرووبوومی ئەم ساڵ وەکو پێویست نییە بڕەکە کەمە بەڵام وەزارەتی بازرگانی پشتسازی هەرێم ئامادەکاری کردو تا بڕی پێویستی گەنم یاخود ئەوەی کە دیاری کراوەکو بەش بۆ هەرێمی کوردستان لە جوتیارانی وەربگرێت ساڵی ڕابردوو بەرهەمێنانی گەنم لە هەرێمی کوردستان بڕی بەرهەم زۆر بوو هەموو جوتیاران نەیانتوانی گەنمەکانیان ڕادەست بکەن ئەم ساڵ بەهۆی کەمی دابارین بەتایبەت لە وەرزی پاییز و دواتر لە وەرزی زستانە کە ئاوی تەواو نەبوو بۆ پێگەیشتنی بەرووبوومی جوتیاران بڕی بەرهەمێنان لە هەرێمی کوردستان ئەم ساڵ کەمترە بەڵام ئەگەرێک هەیە بۆی کەمی بڕەکەوە زۆرینەی بەرهەمی هەرێمی کوردستان وەربگیرە. ئەم بابەتە لە هەرێمی کوردستان ئەوەی کە زۆر خەریکە بێ نەوزار شێخ کامی لە هەر کاتێکی تر بابەتی گەنم دەست پێ بکە ئەوە جگە لە بابەتی بایایی کاک نەوزاد شێخ نەوزاد ڕۆڵێکی گرنگی هەیە هەمیشە ئیتر لە میدیاکان و لەگەڵ جوتیاران و سایلۆ بە سایلۆ ڕۆژێ لە هەولێر و ڕۆژێ لە بەغایە بۆ ئەم بابەتە لەگەڵ نەوزار شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم گفتوگۆکەم کاک شێخ سڵاو لێبێ ئامادەکاری پێویست کراوە بۆ وەرزی دروێنەوە پێتان وایەتی لە کێوە دەست پێ بکە بڵێ سوپاس سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانتان هەروەک ئاگادارن ئێمە هەفتەی ڕابردوو بە ئامادەبوونی بریکاری وەزارەت بۆ کاروباری بازرگانی کۆبوونەوەیەکمان لەگەڵ سەررجەم سایلۆکانی کوردستان ئەنجامدا لەو کۆبوونەوەیەدا گفتوگۆمان دەربارەی ئەو ڕێکارانە کرد کە خۆمان ئامادە بکەین بۆ وەرگرتنی گەرمی ئەم ساڵی جوتیاران لە کۆمەڵ بە کۆمەڵێ بڕیارەوە دەرچوون بەوەی کە بتوانین بەرباشترین شێوە بە ئاسانترین شێوە و هەموو ئەو کەموکوڕانێک کە لە ساڵانی ڕابردوو هەبوو ئەم ساڵ محاولە بکەین کەموکوڕەکان کەم بکەینەوە بتوانین بە ئاسانترین شێوە جوتیارەکان بگەنە سایلۆکان و گەنمەکانیان ڕادستی سایلۆکانی هەرێمی کوردستان بکەن. باش ئەو بڕێی کە هەیە بۆ هەرێمی کوردستان پێتان وایە بڕی بەرهەمێنان لە هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ بە پێ ڕووبەرانی چێندرا بێ وەزارەتی کوشت و کاڵ داتایە ژمارەیەکی نارد بێ زیاتر بێت لەوەی کە دیاریکراوێ بۆ هەرێم سەبارەت بۆ بڕا لە سەرەتاوە 400,000 تەنیان بۆ ئێمە دیاری کردبوو بەڵام ئێمە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتی بازرگانی و وەزارەتی کوشت و کاڵ لە بەغدا گفتوگۆمان کرد بە خۆشبەختانە پاش کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار درا کە سەررجەم ئەو گەنمەی کە جوتیاران بەرهەمی دەهێن چ لە ناوەڕاست لە خواروی عێراق وەچ لە هەرێمی کوردستان هەمووی وەربگیرە بۆیە دەکەین ئەم بڕی دیاریکراو نەما کاک شێخ ئەمە بابەتێکی گرنگە بۆ جوتیاران نەخێر چەند بەرهەمان هەبێ هەرێمی کوردستان ئەوە وەرەگیرن بەمەرجێک بەڵێ چەند گەنم هەبێت لە هەرێمی کوردستان وەردەگیرێت بەمەرجێک بە پێی مواسەفاتی عێراقی بێ ئەو مەرجانەی کە لە وەزارەتی کوشت و کاڵ و وەزارەتی بازرگانیەوە دیاری دەکرێن بۆ وەرگرتنی گەنم کە پلەی مەسەلەن چەند خاڵێکە کە لەلایەن سایلۆکان خۆیان و جوتیارەکانیشەوە ئاگادارن کە لە دوای پشکنینی گەنمەکەیان دەرەکەوێت کە ئەو گەنمە بە کەڵکی بەکاریانە چووک بەڕاستی ئێمە دەبێت گەنمێک وەربگرین کە بتوانین بەکاری بهێنین و بیدێنە هاوڵاتیان باشە تۆنی چەند حسابەکرێ ئەم ساڵ کاک شێخ دوو بڕمان دوو جۆر پارەمان هەیە پارەیەکیان بڕی 800,000 دینارە بۆ ئەو گەنمەی کە بە ئەتیمادی لەسەر بارانە و 850,000 دیناریش بۆ ئەو گەنمەی کە ئەتیمادی لەسەر مەڕەشەی و ئاودێریە ینی ئاویان داوە گەنمەکە واتە ئەو گەنمەی کە بە مەڕەشە ئاودراوە 850 ئەوەی کە ئەتیمادی لەسەر بارانە و هەر کراوە 800,000 دینارە بۆ هەر تەنێک. باش کاک شێخ لەسەر بابەتی جۆری گەنم ئەو گەرمەی لە هەرێمی کوردستان هەیە و دوای وەرگرتنەوەی ئەگوازێتەوە بۆ خواروو ناوڕاستی عێراقی ئێستا سایلۆی باشمانەیە لە هەرێمی کوردستان بتوانین کۆگای بکەین ئێمە خۆتان زانن ئێستا 11 سایلۆمان هەیە لە هەرێمی کوردستان ئەم 11 سایلۆیە بە بنکەرەکانی شێوە کە لە تەنیشتی سایلۆکان دروستکراوە توانای هەڵگرتنی 750 تا 800,000 تەن گەنمی هەیە
ئێمە لە ئێستادا 300,000 تەن گەنم هەیە لە سایلۆکان و بنکەرەکانمانە ئەوەی تریمان دابش کردوێتەوانێ بۆیە تا 400,000 تەن گەنمێک ئێمە دەتوانین وەرگین و تا ئەو کاتەشی کە ئێمە ئەو گەنمە وەردەگرین دوو بەشە ئاردیکە دابەشەکرێت کەواتە زیاتر لە 120,000 تەن گەنمی کە لە سایلۆکان لێ دەدەرەوانە دابش دەکرێت بۆیە ئومێ دەکەن کە هەموو ئەو گەنمەی کە جوتیاران هەیەە لە سایلۆکان و پەنکەرەکان وەربگیرێ بە دڵنیاییشەوە ئەگەر لە هەرێمی کوردستان جێ نەبوویەوە وەزارەتی بازرگانی عێراق مکەلەفە بەوەی کە لە ناوەڕاست یا لە خوالی عێراق شوێن بۆ ئەو گەنمەی ئێمە بکاتەوە گرنگەوەی گەنمێک نامێنێت لە کوردستان بە مەرجێ بەپێی مواصفاتی عێراقی بێ وەرنەگیرێ. باش کاکشێخ ئێستا بۆ هەرێمی کوردستان خوا نەکردەگە باردۆخێ زروفێک ڕووبا بەشی چەند گەنم و ئاردمان هەیە لە ناو سنووری هەرێمی کوردستانە. ئێمە لە مانگێکدا بۆ بەشە ئاردێک کە دابەشی گەن بەسەر هەموو هەرێمی کوردستانە پێویستمان بە نزیکەی 600,000 تەن گەنم هەیە. ئەم 600,000 تەن گەنم ئەگەر تەقسیمی دوانزەیکەی ئەوە زەربی دوانزەیکەی 600ەکە تقریبان بڕێک دەرەچێت ئێمە ئەو گەنمەی خۆمان کە وەری دەگرین ساڵی ڕابردوو 685,000 تەن گەنممان وەرگرت بە دەرەوەی یەک دوو کۆمپانیایی هەیە کۆمپانیای خۆشنا و قەیوان ناوەکانیان دەهێنین ئەوانیش مکەلەفن بەوەی کە بڕێ لە گەنمی جوتیاران وەربگرنەوە بۆیە گەنمی پێویست بە دڵنیاییەوە لە سایلۆکانی هەرێمی کوردستان هەیە و ئینشاءڵڵا ناگاتەوەی کە هەرێمی کوردستان پێویستی بە گەنمی ئەم لەولا بێت بەڵام لە کاتێکیشە ئەگەر ئێمە گەنممان لێ بڕا وەزارەتی بازرگانی عێراق مکەلەفە بۆی لە ناوەڕاست و خوالی عێراق چۆن ئێستا بۆ مانگی بۆ حەسەی چوار ئێمە گەنم لە کەرکووکەوە دەهێنین یعنی گەنمی خۆمان ناو سایلۆکانە ماوەتەوە گەنمی خۆمان لە کەرکووک و لە تووزەوە دەهێنین یان لە مووسڵەوە دەهێنین مهمەیە خطەیەکی متەکامل هەیە کە لە وەزارەتی بازرگانی عێراق چاودێری دەکا لەکوێ پێویست بە گەنم کا لە هەر شارێکەوە بێدەهێنن و دەهاڕێت و دابش دەکرێت گرنگەوەیە لە عێراقدا ئێستا بۆ عێراق بەگشتی لەسەر ئاستی عێراق زیاتر لە 2 تا 3 ملیۆن تەن گەنم هەیە و ئەم ساڵیشەوە گەنمی وەرگرتن دەستی پێ کردووە چەند ڕۆژێکە لە خوالی عێراق بە دڵنیاییەوە نە عێراق و نە هەرێمی کوردستان جامیشتمەوە پرسیارە بکەم لە 2022 کەشەی رووسیا ئۆکران ڕوویە لە عێراق و لە جیان نرخی گەنم بەرز بووە نرخی ئارد بەرز بووە عێراق کەمێک کێشەی کەمی گەنمی هەبوو هەمپی ناوخۆی کڕیەوە لە دەرەوەش هاوردەی کرد ئێستا باردۆخی عێراق مشکلەی نیە لە بابەتی گەنمە بەتایبەت کەم ساڵوشکە ساڵیشمانە بووە نەخێر ئێستا خودبژێوی خۆی هەیە و دەتوانێت پێداویستەکانی ناوخۆ بە هەمووی بە 100% لەسەر ئاستی عێراق پڕکاتەوە باش سەبارەت بە شایستەی دارایی جوتیاران هیچ قەرزێک ماوە هی جوتیاران لای وەزارەتی بازرگانی عێراقی ساڵانی پێشووی ساڵی ڕابردوو نەخێر لە ساڵی 2023-24 هەرچی ئەو پارانەی کە شایستی جوتیاران بوو هەمووی هاتووە لە ڕێگای سایلۆکانمانەوە بەچەک دراوەتە جوتیاران دابش کراوە و هیچ کێشەیەکمان نەماوە و بەردەوامی شەبین انشاءالله ئەم ساڵیش بە هەمان شێوەی ساڵی ڕابردوو لەگەڵ وەرگرتنی گەنمەکەیانە هەوڵ ئەدەین کە پارەی جوتیارانی ژۆر بگیرێت و وەزبە بە وەزبە بەپێی ڕۆژی وەرگرتنی گەنمەکەیان بە سایلۆ پارەکەیان تەسلیم بکەین. کاکشێخ بە فرسەت ێزامە کات جەنابە میوانە بیلامان کە زوو عەزەتین وەکو کورسات خزمەتین باسێکی بەشە خۆراکی مانگانەش بکەین ئەگەر ئیزنی جەنابتی لەسەر بێ لەسەر بابەتی فۆرمی ئەلکترۆنی کەی دەست پێەکە هاوڵاتیان ئامادەکاریان چی بێ پرۆسەکە ئامادەکاری بۆ کراوە بەڵێ سەبارەت بە پرۆسی بە دیجیتاڵکردنی پسوڵەی خۆراک ئێمە ئامادەکاریمان کردووە کۆبوونەوەمان لەگەڵ لیژنەکانی بەغدا کردووە فۆرمێک هاتووە لە بەغداوە نردومانتە لە بەڕێوەبەتی ڕێخستنی پسوڵەی خۆراکی شارەکان ئێستا هەموو بەڕێوەبەتەکانمان خەریکی پڕکردنەوەی ئەو فۆرمن بۆ وەکیلەکانی ئارد و خۆراک لە کۆتایەکانیدایە وا بڕیارە لەم نزیکانەدا بێت بچینە هەڵەبجە لەوێ و ئیعلانی کەین چونکە هەڵەبجە کۆدەکەی کەمە خەڵکەکە دەتوانین کۆنتترۆلکەین بۆی لەوێ ئەگەر ئەشکالێکی تەکنیکیمان بۆ دروست بوو لەوێت چارەسەریکەین و هەوڵ بدەین ئەو ئەشکالە تەکنیکیە لە شارەکانی ترا دروست نەبێتەوە بۆیە ئێستا لە سەروبەندی خۆ ئامادەکردندا ئینشاءالله لە ئایندێکی زۆر نزیکدا پرۆسەی بە دیجیتاڵکردنی پسوڵەی خۆراک دەست پێ دەکات کە پرۆسەیەکە یەکەم ڕۆتین کەم دەکاتەوە دووهەم تێچوون کەم دەکاتەوە سێهەم کات کەم دەکاتەوە و شەفافێتیش زیاد دەکات بەوەی کە هەر کەسێک بەفعلی لە ناو عێراقدا نەبێتەوە لە هەرێمی کوردستان نەبێت و نەژی بەشە خۆراکی پێنادرێ چونکە ئەتیما دەکرێتە سەر کارتی نیشتیمانی پێویستە لە ڕێی ئەم کەناڵە بەڕێزەی جەنابیشتانەوە داوا لە هەوڵاتیان دەکەین
هەر کەسێک تا ئێستا نەچووە کارتی نیشتیمانی دەربهێنێ بە هەر بیانوێک بێ نەیتوانیوە مەجای نەبووە دەبێت دەری بهێنە چونکە ئەوەی بێ پسڵی خۆراکی هەبێ دەبێت کارتی نیشتیمانی هەبێ. کاکشێک وتی هەر کەس کارتی نیشتیمانی نەبێ فۆرمی بایەکەی ناتوانێت دەرکا بە پەلە بچن تاکو ئامادەکاریەکانیش تەواو بێ و ئەتوانێت دوایی باسانی پڕی بکاتەوە. لەسەر بابەتی مناڵی تازە لەدایک بوو کاکشە کەی تۆمارکردنیانەکرێتەوە لە بابەتی فۆرمی خۆراک. بەڵێ ئەم پرۆسەیە تەواوکەری یەکات ئێمە کە ئەپلیکیشنەکەمان دابەزان بۆ هەڵەبجە تەلێگرام دادەبەزێن بۆ بریکارەکان بۆ هاوڵاتیان ژە و تەلێگرامە لە مۆبایلەکانیان دادەبەزێنن دوای ئەوەی کە سیستەمەکە و هاوڵاتی و بریکارەکە هەموو ناوەکان چونە ناو ئەو سیستەمەوە ئەو کاتە هاوڵاتی هەروەکو وتم پرۆتین کەم دەکاتەوە تێچون کەم دەکاتەوە کات کەم دەکاتەوە هاوڵاتی لە ماڵی خۆیەوە ڕستمێکی کارتی نیشتیمانی مناڵەکەی دەگرێت و دەینێرێ بۆ ئەو بەرنمەیە بەرنمەکە دەینێرێ بۆ بەڕێوەبرایەتەکان و داخلی دەکات یاخوا نەخواستەکە کەسێکی کۆچی دوایی بکە ڕستمێکی وەفادنامەکەی دەگرێت و دەینێرێ بۆ بەڕێوەبرایەتەکە و دەیکوژێنێتەوە لە ناو پسڵی خۆراکە یان مەسەلەن هاوڵاتیەک دەیەوێ شوێنی گەڕەکەی گواستۆتەوە لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکی کە دەتوانن ژماری بریکار ئەو ڕقمی ئەو بریکارە بێنە کۆدی بریکارەکەی ئەو گەڕەکە بێنەکە بۆی چووە هەر لە ڕێ ئەو بەرنمەیەوە دەتوانێت داوای گواستنەوە کات و ڕەزامەندی ناوێت لەو کاتایی بریکارەکە خودی بەڕێوەبرایەتەکە بەستە ناخۆێتوانێت کۆدەکان داخەوە بەڵێ بەڵێ ئەوەی مناڵەکەش کاک شێخەر بەیان وەلادە ئەبێ ئەویش بێ کارتی نیشتیمانی بە مناڵی تازە لەدایک بوو ئەبێ کارتی نیشتیمانی دەبێت کارتی نیشتیمانی هەبێت ئێستا بۆ مناڵیش کارتی نیشتیمانی دەردێت بۆیە دەبێت کارتی نیشتیمانیان هەبێت باشە وەکو دوایین پرسیار لە ڕەمەزان بە شەخۆراکێک دابەش کرا خەڵک تێبینی هەبوو بە منیان و جاری پێشوو کە میوان مابووتیان ئەگەم جارە کاک شێخ میوان بوو لێی پرسی ڕۆنی لەگەڵ نەبوو ئەمە بۆ هەموو عێراق بوو یا هەرێمی کوردستان وڵاهی بەشی خۆراک بەشی یەکەم و بەشی یەکەمی ئەم ساڵ لە هەموو شارەکانی عێراق و کوردستانیشە زەیت و برنج کەمە ینی بە کەمی هاتووە ئێستا بە بەردەوامی ڕۆژانە دێ هێوە نییە بڵێ نایدەین لە ١٨ تەواو بۆ زۆری نەماوە لەبەر ئەوەی کارگەی زەیتەکە لە بەغدا تێک چوو بوو ئێستا چاکراوەتە وردەوردە دەستیان بەناردن کردووە ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیکدا لەگەڵ بەشی دووەما یا دوای ئەوە ڕاستەوخۆ ئەوەی کە هاتە ناو کۆگاکانی ئێمە دابەشی دەکەین و ناهێڵین حسەی هاوڵاتیان بفەوتێت. نەوزار شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم زۆر سپاس بە چاڕوونێکی باشیانێ مانومان کردی سواز بۆ ئێوەش سەر چاو